كابرا جت بو مزقوت نيجا رسول الله صلى الله عليه وسلم دانشت نيجا كان طواو بيودي دانش لمجلس رسول الله صلى الله عليه وسلم رسول الله صلى الله عليه وسلم فرمي برو نيجا كو كروتو نيجا نكرد وچونکە زۆر خێرا کرد فەرمێ چی هەڵەسێ دیسان نوێژەکەی کاتەوە هەر وەکو جاری پێشوەی کاتەوە دێتەوە دانیشێتەوە رەسوڵ الله صلی الله علیه و سلم فەرمێ هەسە بڕۆ بیکەرەوە نوێژە نەکردەوە نوێژ پەلەپەل دروست نییە سەری سێەم جار کابرا فەرمێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لەوە زیاتر نازانم فێرم بکە ئەنجا بانگیەکە فەرمێ ڕۆقی بالله وەستی الله ئەکبەرەکەی فاتحة خوێنی ئەمێنیتەوە ڕکوع ئەبەی ئەوەستیتیا تا جونگەکانە جێی خۆی ئەگرێ دوای ڕاستە بیتەوە تا جونگەکانە جێی خۆی ئەگرێ یعنی نەک ئەوەی کە دەنوکدان لە زەوی سجودە بەی عینن شت دانیشی لە بینەکانی عینن شت سجودەکەی ترە بەی عینن شت هەمووی بە جوانی ئەوە بمێنەرەوەتیە ئاوا نوێش بکە جا زانایانە فەرمونەم حەدیثە حکم کردنی رسول الله صلى الله عليه وسلم بە هەر نوێژێ کە جومگەکانی ئینسان لە ڕوکنەکانیە لە جوڵە ناکەوێت ئەو حکمی کردو بۆی کە ئەوە نوێژ نییە دروست نییە تا قیامەتدا نوێژ بکە دروست نەبوو یعنی پەلەت چییە کاکە نوێژ چۆن واکرێ هەیە وەکو خۆی نوێژەکەی وایە تە مزگەوتەوە ئەوێ کاملەن مزگەوتەکەش ئەو نوێژە بکەن شەڕ بە ئیمامەکە فرۆشیە بۆڵە نێتەوە هاوارە نێتەوە لە ناو مزگەوتە ئەوە چۆن نوێژ وا بێ و خەڵکی هیچی هەیە و خەڵک سەری ئێشێ و خەڵک پشتی ئێشێ و خەڵک قاچی ئێشێ و کەچی کارۆی سێرەکەی لات دۆمی ناکە لەسەر بەرزایە هیچی بۆ خەڵک نەبوو بەس نوێژەکەی خۆی دروست نەبوو حەزیکرد نوێژی کەسیش دروست نەبێت هەمووی ئاوا دەنوک لە زەویەکە با کە رەسوڵ الله صلی الله علیه وسلم لە ڕیوایەتێکی ترا فەرمودەیەکی ترا ئەو نوێژە بە نوێژی منافق ناوە کە فەرمێ وەکو کەڵەشێر دەنوک لە زەویەکە دا و کاتەکەشی ڕۆشتووە سێ جارە فەرمێ تیلکە صەلات المنافق و نوێژی منافقە واز بن کاکە خۆتان نوێژەکەتان دروست نییە خەڵک حەزەکان دروست بێ نوێژەکەی نوێژێکی دروستیش ئەوەیە کە جومگەکان لە هەموو ڕوکنەکانیە بچنە جێی خۆیان بۆستێتەوە لە هەموو ڕوکنەکانیە لە بینی سوژدەکانە لە بەرزبوونەوە لە ڕکوعایە لە دانیشتنەکانە لە هەر کامێکیانەیە